لەگەڵ بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی کە لە هەولێرە لەگەڵماندا گفتوگوی زیاتر سەبارەت بە بارودۆخی سیاسی عێراق دەکەین. بەڕێز زیرەک کەمال ئەم کاتتان باش. ئەمە ئێستا سەدر دەیکات دەتوانین بڵین ڕێگەیەکە بۆ چارەسەری بارودۆخی سیاسی عێراق یا با بڵین بارودۆخی سیاسی عێراق مەم ڕێگەیە چارەسەرە بێ؟ ئەو کاتت باش و ئەو کاتەی بینەرانی کوردستان 24 باش زۆر سپاسان دەکەم. دیارە ئەوەی ئێستا لە عێراق ڕوودەدا حەقیقەتی سیاسی عێراقا، واتە ئەگەر جاران پەرلەمانێک هەبوو بێت و کۆمەڵێک دامەزراوە و سیستەمی حکومڕانی هەبوو بێت لە عێراق بە ناوی شەرعەتی یاسا و شەرعەتی قانونی حکومڕانیان کرد بێ، بەڵام لە ئێستا داوای لە ساحەی عێراقدا ڕوودەدا حەقیقەتی سیاسی عێراق ئەوەیە کە ئێمە دەیبینین. من بۆ خۆم قەناعەتم نییە، ناڵێم بۆ هەتایە، بەڵام لە ئایندەیەشی نزیکدا هیچ ئەگەرێک نابینم جارێکی تر عێراقیەکان، مەبەستم لە عێراقیەکان هەڵبەت نوخبەی سیاسیە، بتوانن جارێکی تر لە چوارچێوەی پەرلەمانێکدا و لە چوارچێوەی حکوومەتێکدا لە چوارچێوەی سیستەمێکی حکومڕانیدا کۆ ببنەوە. بە تایبەتی ئەو دۆخە سیاسیەکە ئێستا لە عێراق پێمان دەڵێ عێراقیەکان گەیشتنە بنبەست کە حەقیقەتی عێراق ئەوەیە کە ئێمە دەیبینین و واقعەکە بەو شێوێ دەمێنێتەوە کە ئێمە با بڵین هەستی پێ دەکەین. هەڵبەت ئێستا کە موقتەدا سەدەر با بڵین سواری شەپۆلەکە بووە و وەکو ئۆپۆزیسیۆن خۆی نیشان دەدات و ئاڵای هەڵگری دژایەتی گەندەڵی و دژایەتی نائەدالەت و دژایەتی نایەکسانی بەرز کردوتەوە و لەو ڕێگاشدا بەدیان هەزار و سەدان هەزاری کۆمەڵانی خەڵکی عێراقی بەدوای خۆی خستیە. موقتەدا سەدریش ئەو حەقیقەتە نییە، ئەو واقعە نییە، یان با بڵین ئەو سەرکردەیە نییە. بەڵام ئیترچی دەکەی لەبەرەوە چوارچێوەی هەماهەنگی کە بەرامبەر بە موقتەدا سەدرا لە قۆناغە سیاسیەکانی ڕابردوو لە 2003 بەسەرەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەو حیزبانێکە لە چوارچێوەی هەماهەنگیدا کۆبوونەتەوە هەمویان ئەزمموی حکومڕانیان هەبووە، لە حکومەت بەشدار بوونا، سەرۆک حکومەت بوونا، وەزیریان هەبووە، جمگە سەرەشەکانی حکوومەتی عێراق و سیستەمی حکومڕانی لە دەست ئەوان بووە. کۆمەڵانی خەڵکی عێراق لەوان بێزارە، چونکە وەکو خۆشیان سەدرەکان دەڵێن ئەوانە تاقی کراونەتەوە، تاقی کراوە کە دەڵێن تاقی ناکرێتەوە کە ئەوە قسەی خۆیانە، حەقیقەتێک لە قسەکەدا هەیە، بەڵام خۆشیان ئەوە نینە ئەوەیان پێ بکرێ. کێشەکە ئەوەندەی لەسەر ململانەیەکی شخصی مەرجعی حزبی سیاسیە، ئەوەندە پەیوەندی بە چاکردنی دۆخی سیاسی عێراقەوە نییە. ڕاستە ئێستا سەدان هەزاران و دەکرێ بڵێن بە ملیۆن کەسیش لە کۆمەڵانی خەڵکی عێراق ئومێد و هیوایان لەسەر دروشم و داواکاری و پرۆژە و بەرنامەکانی بەڕێز موقتەدا سەدر هەڵچنیوە، بەڵام ئەوەی لە دەرەنجامدا بەدیدێ من پێم وایە دوورە لەوە و واقعەکە بەو شێوێ دەمێنێتەوە کەەوە ئێستا مەتێدا دەیبینین. وەکو بەڕێز ساڵان دەڵێن ئەستەمە جارێکی دیکە نخبەی سیاسی عێراقیان سەکرە سیاسەکانی عێراق پێکەوە کۆ ببنەوە، یان با بڵین بتوان بێکەوە کار بکەن بەوەی لە ماوەی ڕابردوودا کردویانە. ئەیە گەرەمە نەکەن عێراق چی بەسەردێ؟ من پێم وایە دۆخی عێراق بەو شێوێ دەمێنێتەوە. من ئەگەر بە هەڵەدا نەچوو بم نزیکەی مانجێک زیاتر بەر لە ئێستا هەر لەو کەناڵە بەڕێزەی ئێوە وە بزانم هەر لەگە جەنابیشت من ئاماژەم بۆ کرد کە عێراق تا کەشتێک کە لە بەردەمیدایە هەڵبژاردنێکی ترا، هەڵبژاردنێکی تر بکرێ. ئێستا مەسەلەی پرۆسەی هەڵبژاردنێکی تر چوارچێوەی ململانی نێوان ڕەوتی موقتەدا سەدر و چوارچێوەی هەماهەنگی، واتە وەکو بوو بە بردنەوە و دۆڕاو. ئەگەر بێت ئێستا چوارچێوەی هەماهەنگی و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی ڕازی بن لەسەرەوەکەوە هەڵبژاردنێکی تر لە عێراق بکرێتکەواتە یەکێک لە دروشمە سەرەشەکان و یەکێک لە داواکاری سەرەشەکانی موقتەدا سەدر هاتە دی، کەواتە لە دنیای سیاسەتدا ئەوان وای دەبینن کەوا موقتەدا سەدر لەوانی بردوتەوە. موقتەدا سەدریش هەتا ئەو دقیقەش ئەمە ئێستا قسەی تا تێدا دەکەین و لێدوان لە دوای لێدواندا دەدا پێ لەسەر هەڵوەشاندنەوەی پەرلەماندا دەگرێت. پەرلەمان هەڵدەوشێتەوە ڕەنگی هەڵبژاردنێکی تر بکرێ. من پێم وایە چوارچێوەی هەماهەنگی لە قۆناغی ئێستادا لەو بارزروفی ئێستادا بە هیچ شێوەیەک ناچێتە ژێرباری هەڵبژاردنێکی تر. ئەوەی ئێستا هەیە ئەندەرەنجامی هەڵبژاردننی پێشوەختەیە.
من پێم وایە هەڵبژاردنێکی تریش بکرێت دەرەنجامەکان بەو شێوەیە دەبێت با بڵێن ئەو پەڕی مقتەدا سەدر با لە 72 کورسی بیکە بە 80 کورسی بیکە بە 78 کورسی بیکە لەوە زیاتر تێناپەڕێ چوارچێوەی هەماهەنگی من پێم وایە هەر لەو دەوروبەرە دەمێنێتەوە وەکو پێشبینیەکی سیاسی واتە تابلۆی سیاسی لە عێراق ناگۆڕێ ئەگەر مقتەدا سەدر و ڕەوتی مقتەدا سەدرخوان لەوە خۆش کردووە لە سەر 100 کورسی دێن و 150 کورسی دێن وەکو خۆیان ئێستا لە سۆشیال میدیا و لە پەیج و لە ناوەندەکانی میدیایی ڕێکلامی بۆ دەکەن و تەبلیغاتی بۆ دەکەن کە پێیان وایە 150 کورسی دێنن من پێم وایە ئەوە دوورە لە واقعەکەیان باش نەخوێندۆتەوە زۆر زەحمەتە زۆر قورسە لە ئێستادا بۆیە من پێم وایە دۆخی سیاسی عێراق بەو شێوەیە دەمێنێتەوە کەوا ئێستا ئەمە تێیدا دەبینین ئەگەر بێت و زۆریش بە وردەکاری مامەڵی لەگەڵ نەکەن مقتەدا سەدر زیاتر پێ لەسەر ئەوە دابگرێ بە دوو ئاراستەدا دەڕوا واتە ئەوەی کە ناوی لێناوە شۆڕژ ناوی لێناوە ڕاپەڕی ناوی لێناوە خۆپیشاندان بە دوو ئاراستەدا دەڕوا ئاراستەیەک ئەوەیە کۆمەڵانی خەرکی عێراق ماندوو دەبن خۆپیشاندەران ماندوو دەبن چکێمە هەمومان ئەزمونمان لەسەر مێژووی گەلانی دنیا هەیە میلەت نابێ ماندوو بکرێ زۆر چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سیاسی لە ڕووی دەرونی کە زۆر هیلاک کرد 2000 تووشی ئەوە دەبێت تووشی مەلەل دەبێت تووشی ساردبوونەوەیەک دەبێت یان ئەوەیە مقتەدا سەدر ئێستا کار لە کەناڵە بەڕێزەکەی ئێوەش بڵاو کرایەوە کە وەزیرەکەیان داوای خۆپیشاندانی ملیۆنی دەکات سەر لە نوێ دیسان ئەم خۆپیشاند ئەم ماندووکردنی ئەم خەڵکە وای لێ دێکەوە بەڕاستی لە داهاتوێکی نزیکدا مقتەدا سەدر نەتوانێت بە پێویست خەڵک بێنێتە جادە و خەڵک بەو شێوەیە با بڵێن جۆش و خرۆشی پێ بدە ئەگەری دووەم ئەوەیە بەڕاستی بە ئاراستی پێکدادان و تونند و تیژی بڕوە ئێمە خۆبینیمان لە هەڵبژاردنەکان لە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو ئەگەر بێت و خۆپیشاندەرانی چوارچەوەی هەماهەنگی دیوارێکشان مابوو بچنە ئەو دی تێکەڵاو دەبوون و ئیتر بووی هەبوو قەسابخانە ڕووبدا بۆیە من پێم وایە یان ئەوەیە خۆپیشاندەران ماندوو دەبنەوە سار دەبنەوە مقتەدا سەدر ئەو هێز و کاریگەری نامێنێ یان ئەوەیە دووچاری تونند و تیژی پێکدادانی شەڕ دەبێت شەڕ لە نێوان چوارچەوەی هەماهەنگی مقتەدا سەدر دەبێت ئەمەش من پێم وایە نە ئەمریکا دەیەوێ نە ئێران دەیەوێ و نە گەلانی عێراقیش ئەوەیان دەوێت بەڕێزیرە کەمال کاتێک کە دێتە سەرەوەی کە ڕەنگە پێکدادان لە نێو ماڵی شیعە ڕووبدات و بەتایبەت لە ناوڕاست و باشووری عێراق ئەگەر هەر گەژێک دروست بێ ڕەنگە لێرە و لەوێ لە ناو خەڵکی ئاسایی بڵێن کورە دەلیان گەڕەنچی لێکەکەن با بیکەن بەڵام پێتان وان نیە بیرکردنەوەی هەڵەیە هەر بچووکترین بەریەکەوتنێک لەوێ هەرێمی کوردستان یان کورد لێ بێزیان نابێت و چی بکەین خۆمانی لێ بپارێزین نەبینە تەڕەفێک لەمە ئێستا هەیە هەڵبەتە شەڕ هەموو جۆرە شەڕێک خراپە هەر شەڕێک هەر ناوێکی لێ بنێن شەڕی سیاسی بێ شەڕی نەتەوەیی بێ شەڕی ئاینی بێ شەڕی مەزەبی بێ شەڕ بە گشتی خراپە چکە وەکو گوتراویشە لەبارەی شەڕدا کاتێک کە شەڕ دەست پێ دەکا ینی عەقڵ لە پەنجەرە ڕادەکا ینی عەقڵانیەت نامێنێ ئەوەی کە بڕیار دەدا هێزە ئەوەی بڕیار دەدا تفەنگە ئەوەی بڕیار دەدا زەبر و زەنگ و گرتن و کوشتن و تۆقاندن و ڕاوە دوونانە شەڕ بە گشتی خراپە و پێشمە گەلی کوردستان و میلەتی ئێمە میلەتێکی ئاشتی خوازە بڕوان ناکەم ینی خەڵکانێکمان هەبێ ینی حەزیان لە شەڕ بیان پیان وابێ عێراقیەکان بە شەڕ بێن لە دوازار چونکە لەلایەک شەڕ خراپە لەلایەک کاریگەری دەبێت لەسەر دۆخی سیاسی ئێستای ئێمەش کە سەقامگیری سیاسی لە عێراق نەبوو بمانوێ نمانێت بە جۆرێک لە جۆرەکان کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستان دەبێ بۆیە هەر جۆرە هیواخوازیەک بۆ ئەوەی عێراقیەکان تووشی پێکدادان و شەڕی ناوخۆی نێوان شیعە و سونەیان شیعەکان خوان لە نێوان خۆیاندا بە شەڕ بێن من پێم با بۆ هەمومان خراپە و ئەو هیواخوازیە لە شوێنی خۆی دانیا وە چی بکەین ئێمە دیسان دەبێ ئەو قسەیە دووبارە بکەینەوە ناوماڵی خۆمان ناوماڵی خۆمان وێرانە ئێمە ناوماڵی خۆمان دۆخی سیاسی ناوخۆیشمان لە ئاستی پێویستدانە بۆیە من پێم وایە هەر جۆرە دۆخی سیاسی ئێستای عێراق چ بە ئاراستە سلبەکەی کە ئێستا دەیبینی چ بە ئاراستێکی ئیجابیش ئەگەر بڕوات و ئەوانە بتوانن حکومەتێک پێک بێن و سەرۆک کۆمار هەڵبژێن و دۆخی سیاسی بە ئاراستێکی ئیجابیدا بڕوە لە هەردوو حاڵە کە دایەچێتی و تەباوی یەکگرتن لە نێوان ئێمەدا نەک هەز زەرورە بەڵکو ئەولەویاتیمانەوەشمانە ئێمە بەو شێوەی ئێستا کە لە هەرێمی کوردستان هەیە پەیوەندی بینی حیزبەکان ناتوانین بە هیچ شێوەیە کاریگەری لەسەر دۆخی سیاسی عێراقدا بنین ناتوانین مافە دەستوریەکانی خۆمان بەدەست بێنین ئێمە دەبێ یەک بین تەبابین
ئەگەر یەکبوون و تەبابوون لە بینی ئێمەدا هەبێ یەکێتی کارکردن و گوتاری سیاسی لە نێوان ئێمە و هەموو لایەنە سیاسیەکاندا هەبێ دۆخی سیاسی عێراقی بەو شێوە بمێنێتەوە کاریگەریی سلبی لەسەر ئێمە نابێ بەو شێوەیە ئەگەر بێت و ئەوانەش یەک بگرنەوە و پێک بێن و ئاشتی لە بینیاندا بێت دیسا دۆخی سیاسی هەرێن بەو شێوەیە بمێنێتەوە دیسا بۆ ئێمە هەر خراپ دەبێت لەو حاڵەتەدا بۆیە من پێم باشە لە ناو خۆماندا هەرچی زووە ململانەی حیزباتی بەلاوە بنێن کوردستان بەلامانەوە ئامانج بێ گەلی کوردستان بەلامانەوە ئامانج بێت و بەرژەوەندەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە لامە لەسەری هەمووی بەرژەوەندیەک بێ بەڕێز زیرە کەمال چاودێری سیاسی لە هەولێرەوە لەگەڵماندا سپاس بۆ کاتەی بێمەدا سپاس بۆ شرۆفەکانت زۆر سپاس بۆ جەنابیشتان